رادیۆی زاری کرمانجی 92.7 سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە هەر شوێنێک دەنگ و ڕەنجی ئێمەتان پێگا جوانترین سڵاوڕێز و خۆشەویستیتان ئاراستە بێ. خۆشحاڵ و بەختەوەرین لە دیدارێکی تایبەت بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە میانەی ئەو دیدارە تایبەتە هەر قسە لەسەر گرنگی سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیدارەی سۆرانەکەین، بەڵام ئەمجارەیان لە ڕەهەندە ئابوووریەکانی ئەو سەردانە گرنگە بە تایبەتیش کە سەرۆکی حکوومەت گوتی سۆران والێ ئەکەین لە بواری گەشتیاری خەڵک لە هەموو ناوچە و شوێنێکی جیهان ڕووی تێبکەن. ئەمە یەکێکە لەو قسانەی کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ ئیدارەی سۆران، بە تایبەتی ئەو ماستەر پلانە گەشتیارێکە خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ سەرپەرشتیەکە کە دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ ئیدارەی سۆران. بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە ئابووریە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕزگار سەعید یاریدەدەری سەرۆکی زانکۆی سۆران کە بۆ کاروباری قوتابیانە، بەڵام ئەمڕۆ هیچ پرسێکی پەیوەست بە کاروباری قوتابیان و ناوزانکۆ بە شێوێکی گشتی ناکەینەتەوە، بەڵکو لە پرسیارێکە کرێ هەمان بێ. کاک دکتۆر ڕزگار زۆر بەخێر بیت. لەمجارە لە پسپۆریە ئابووریەکە قسەت لەگەڵەکەم جیاواز لە ئەو ئەرکەی کە لە زانکۆ هەتە. دکتۆر، بابگەڕینەوە سەر ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران کە یەکێک بوو لە دەستکەوتەکانی کابینەی نوێم و بە تایبەتیش ڕێزدار مەسرور بارزانی دوای چاوەڕوانیەکی زۆر بۆ سۆران هاتە دی. پێت وایە ڕۆڵی ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆ چی ئەبێ بۆ گەشەسەندنی ئابووری ئەم ناوچێ؟ طبعا سەرەتا بەیانیتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. خۆم بە خوشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لە دەستگای زاری کرمانجی لەو دیدارە لەگە بەڕێستان داینە. بەڵێ بە دڵنیاییەوە ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران بڕیارێکی زۆر گرنگ و لە کاتێکی زۆر گرنگ و لە شوێنێکی زۆر گرنگ تراوەم بڕیارە. من بەش بە حاڵی خۆم وەکو ئەکادیمیەک و وەکو هاوڵاتیەکیشی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسێکی تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت دەکەم کە بەو ڕوئیا و ڤیژنەی کە هەیە لە بۆ ئیدارەدانی دەوڵەت کە هەمیشە جەنابیان تەکیدی لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە ئێمە دەسەڵات شۆڕ بکەینەوە بۆ ناوکایە و مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان، بە تایبەتی ئیدارە سەربەخۆیەکان کە لە سەردەستی جەنابیان دوو ئیدارەی سەربەخۆی نوێ هاتەکایەوە کە ئیدارەی سەربەخۆی زاخۆ و ئیدارەی سەربەخۆی سۆران. تەبان ئەمە گرنگیکی زۆر تایبەتی هەیە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کارگێڕی و ڕەنگە بوعدێکی سیاسی و بوعدێکی حتا دەتوان بڵێم کۆمەڵایەتی ئەمانەشی هەبێتن. طبعا بوعدە ئابووریەکەی ئەگەر ئێمە سەیری بکەن بە دڵنیاییەوە ئەمە وای کردووە کە گەشەیەکی ئابووری زۆر باش لە ئیدارەی سەربەخۆی سۆراندا دروست ببێتن، هەم لە ڕووی ئەوەی کە دەتوانم بڵێم ئاستی بژێوی دانیشتووان لە دوای ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران نەتوانم بڵێم بە ڕێژەی چەند سەدیەک بەرز بۆتەوە و لە هەمان کاتدا دەتوانین بڵێن هاموشۆی بازرگانی لە ئیدارەی سەربەخۆی سۆران دیسا لە ڕووی ئابووریەوە ڕەنگە زیادبوونێکی بەرچاوی بەخۆوە بینی بێتن. لە ڕووی کارگەڕیشەوە بە دڵنیاییەوە ئیدارەی سەربەخۆی سۆران هاریکاریەکی تەواوی هاوڵاتیانی ئەم سنوورێگر بە هەر شەش قەزایەکەی کە دیسان لەسەر دەستی جەنابیان چەند قەزایەکی نوێش لەم دەڤەرە دروست بوون، چکو جاران پێویست بوو خەڵک لە بۆ ڕایکردنی مامەڵەکانی خۆیان سەردانی چەند پارێزگایەکی تر بکەن یان سەردانی پارێزگای هەولێر بکەن، بە تایبەتی بۆ ڕایکردنی هەندێک مامەڵاتی هەم ئەوەی ڕوتینی ڕۆژانە لە هەر مەجال لە هەر سێکتەرێک بێتن. بەڵام خۆشبەختانە ئێستا ئەمانە هەمووی چارەسەر کراون لە چوارچێوەی ئەو ئیدارە سەربەخۆیە کە لە سۆران هەیە. ئەمەش بەڕاستی وا دەکاتن کە لە ڕووی ئابووریەوە قازانجێک بە خەڵک و هاوڵاتیانی ئەم ئیدارەیە بگەینێتن، چکو تۆ کاتێک کە سەردانی پارێزگایەکی تر دەکەی لە بۆ ڕایکردنی مامەڵەکان تێچوونێکی زۆرت دەکەوێتە سەر و تۆ پارە ئەو پاچکو من ئابووری قسە دەکەم لە لێرەدا ئەو پارەی کە تۆ لەگە خۆت بۆ سەفەرەکە دەبێت لەوێت تۆ مەجبوری هەم تەکسی بگری هەم بۆ نمونە نانێک بخۆی یان چزانم کۆمەڵێک مەسروفات هەیە کە لەوێ دەتوان دەیکەی. بەڵام ئێستا ئەمانە خۆشبەختانە هەموو لە ناو سۆران دەکرێن، کەواتە ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم شارە دیسان لە ڕووی ئابووریەوە ببوژێتەوە، چکو ئەو پارە لە گیرفانی ئەم هاوڵاتیە دێتە دەرێ بۆ گیرفانی هاوڵاتیەکی ترکە لە ناو هەمان شاردا دەجیتن دەچێتن، ئەویش بە هەمان شێوە دەچێت دەداتە کەسێکی تر شوێنێکی تر. بەم شێوە ئەم سوورانەوەی ئابووری
ئابوووریە لە ناو خودی ئیدارەی سەربەخۆی سۆران دروست بووە. یعنی بەڕای بۆ جەنابتان ڕاگەاندنی ئیدارە و ئەو بابەتە کارژێرانێک هەیە وای کردووە ئێستا تاچی ئێرە لە ڕووی ئابوووریەوە بڵێن ئەو خەرجیەی لە کۆڵ بێتەوە کە پێشتر هەی بووە بەدڵنیاییەوە چکووەکو باسم کرد تۆ بۆ نمونە ئێستا کە سەردانی پارێزگاهێکی تر دەکەی لە دەرەوەی ئیدارەکەی خۆت یان پارێزگاهەکەی خۆت کۆمەڵێک تێچوونن بەدەست خۆش نەبێت دەکەونە سەرێ بۆ نمە تێچوونی هاتوچۆیە تێچوونی خۆراک و خواردنە تێچوونی لەوانەیە هەندێک تێچوونی ئیزافیاتی تریشە بێت کە سەردانی مۆڵێک دەکەی یان شوێنێک دەکەی هەندێک تێچوونی لا ئێرادی بێتن ئەوەش بکەوێتە سەرت بەڵام خۆشبەختانە ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم تێچوونانەی لەسەر هاوڵاتیانی ئێمە هاونیشتمانیانی ئێمە لە ناو شاری سۆراندا هاوشاریەکانمان کەم کردوتە. باش کاردیتۆر ئەگەر بینە سەر گرنگی سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ ئیدارەی سۆران لە دوای ڕاگەیاندنی ئیدارە دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوو بە فەرمی سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کرد و کۆمەڵێ پرۆژە و بەردی بناغەی دانا وەکو پسپۆرێکی ئابووری خوێندنەوەی بەڕێستان بۆ سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێم چی بوو؟ بەڵێ طبعاً سەردانێکی زۆر گرنگ بوو کە بەردی بناغی 4 پرۆژەی زۆر گرنگ و استراتیژی لە ئیدارەی سەربەخۆی سۆراندانا و لە هەمان کاتدا سەردانێکی جگە لەوەش کە لە ڕووی دانانی بەردی بناغ سەردانێکی معنەویش بوو بۆ ئەم شارە چکو لەبێ کۆمەڵێک پەیامی ئاراستەی هاوشاریان کرد و ئاراستەی حتا هاونیشتیمانیان و ئاراستەی هاو کوردستانیەکانیشی کرد کە جەنابیان تاکیدی لەوە کردەوە کە هەمیشە 2 ساڵ پێشیش 2 ساڵ و نیو پێش ئێستاش کە هات کە ئیدارەی سەربەخۆی سۆرانی ڕاگەیان لەوێش دیسان ئەم مۆزوعی باس کرد کە ئەم شارە مەجاڵی زۆر باشی تێدا هەیە کە پێش بکەوێتن بە تایبەت لە بواری گەشتیاری کە ئەمە ڕەنگە ڤیژنی جەنابیان بێتن کە چۆن بتوانین سۆران بکەینە شارێک کە لەسەر ئاستی دنیا بتوانین گەشتیاری بۆ بێنین. بەڕاستی ئەمە ئیشکردنێکی زۆری دەوێت ئەمە کارێکی زۆری دەوێتن بەڵام دڵنیام کە جەنابیان بەخۆی سەرپەرشتی ئەم پلانە دەکاتن بە تەکید دەگەینە ئەو پلانێک کە جەنابیان دایناوە ڕەنگە لە ئایندێکی نزیک نەبێت چکۆمە پلانێکی درێژخانە تو ناتوانانی بە ساڵێک و 2 ساڵ بەڵام من دەتوانم گرنتی ئەوە بکەم کە ئەگەر ئێمە بە جددی خۆمان بۆی ئامادە بکەین دەتوانین بگەینە ئەو مەرحەلەی کە جەنابیان ڕوئیای لەسەرداناوە بۆ سۆران کە سۆران ببێتە شارێکی گەشتیاری نمونەیی لەسەر ئاستی هەم عراق هەم لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی دنیاش کە خەڵک ڕووی تێبکاتن ئەمە کۆمەڵێک فاکتەر هەیە کەوا دەکاتن ئێمە بتوانین شاری سۆران هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کارگەڕیشەوە بەرەو پێشەوە بەرین چکۆ بە ڕۆڵی کارگەڕی لە بیرنەکە من هەم پسپۆری دقیقشم کارگەڕیە ڕەنگە بە گراوندێکی ئیکۆنۆمیم هەبێ بەڵام بەجددی کۆمەڵێک فاکتەر هەیە ئێمە دەتوانین کاری لەسەر بکەین وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بۆی بتوانین ئەو ڕوئیایی کە جەنابی سەرۆکی حکوومەت هەیەی بۆ سۆران ماوەکەی کەمتر بگەینەوە بۆ نمونە ئێمە دەتوانێت لە فاکتەرەکان مەسلەی وەبەرهێنانە ئێمە دەتوانین لە ڕووی وەبەرهێنانەوە هەوڵ بدەین زۆرترین وەبەرهێنی لۆکاڵی و نێودەوڵەتی بتوانین ڕابکێشین بین لە سۆران وەبەرهێنان بگەن چکو ئەمە فاکتەرێکی ڕئیسی دەبێتن بۆ ئەوەی بتوانین لە ڕووی گەشتیاریەوە وەبەرهێنانێکی باش بکەین کۆمەڵێک پرۆژەی باش هەیە من ناڵێم نییە ئێمە کۆمەڵێک شوێنی گەشتیاری زۆر جوان هەیە لە سۆران چکو دەتوانم بڵێم لە ئیدارەی سەربەخۆی سۆران و بە پارێزگای هەولێرەوە بە شێوەیەکی گشتی 180 شوێنە گەشتیاریەکان دەکەونە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆیە ئەمە دەرفەتێکی باشە ئێمە بتوانین قەناعەت بە مستەسمەرەکان بکەین بین لە سۆران و بەرهێنان بکەن لە بواری گەشتیاری چکو ئەمە لە نەتیجە دەیان دەرفەت و هزاران دەرفەتی کاریش لە بۆ گەنج و خەڵکی ئەم شارە دروست دەکاتن کە بتوانن لەم شوێنە گەشتیارانە هەم بزنسی خۆیان بگەن هەمیش بتوان وەکو کرێکار و کارمەند لەوێ کار بکەن فاکتەرێکی تر ئەگە دەرفەت هەبێ ئەگە پرسیار شتێ زۆر تۆ لەسەر ئەو پرسیارم هەبوو هەر لەسەر قسەکانی سەرۆکی حکوومەت گوتی بە دیاریکرای لە بابەتی گەشت و گوزار سۆران وا لێ ئەەکەین کە خەڵک لە هەموو شوێنێکی جیهان ڕووی تێ بکەن ئەمە شتێکی زۆر گرنگە چ بۆ ئیدارەی سۆران چ بۆ بەرپرسانی چ بۆ هاوڵاتیانیشی بەڵام ڕای بەڕێستان لەسەر ئەمە طبعاً وەکو پێش ئێستاش باسم کرد بەڵێ ئەمە بەڕاستی قسەی جەنابیان هەموو ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستا کەتە ژێر بەرپرسیارێکی زۆر گەورە کە دەبێتن هەمومان بەوە هەڵبستین هەمومان دەبێت ڕۆڵمان تێدا هەبێ هەم لە هاوڵاتیەکی
بگرین لە ناو شار حتاکو دەگاتە بەرزترین مستەوای ئیداری لە شار ئەبێ هەمومان پێکەوە کار بکەین بۆی بتوانین ئەو ڕوئیایی کە جەنابیان خەونی لەسەردانا بۆی سۆران دروست بێ هەمومان پێکەوە بتوانین ئەمە دروست بکەین چکو بەڕاستی بە تەنیا بە جەنابیان ڕەنگە ئەو لەوێ وەکو ئیداریان دامت دەکا وەکو حکوومەت دامت دەکا وەکو پارە دامت دەکا بەڵام گرنگیشە ئێمە لە سۆران هەموو پێکەوە بە یەک تیم بتوانین ئەم شارە دروست بکەین چکو بەڕاستی هەمومان پێکەوە ڕەنگە بتوانین ئەمە بکەین و پێکەوەش جوانین ئەگەر ئەم ئیشە بکەین چکو وەکو باسم کرد کۆمەڵێک فاکتەر هەنە فاکتەری ئابووری لە پشت ئەمە هەنە ئەگەر ئێمە بمانەوێ بگەین بەو ڕۆژە و سەرنجی زۆرترین خەڵک بۆ لای خۆمان ڕابکێشین بۆ نمونە فاکتەرێکی ترمانە باسی ئستثمارم کرد فاکتەرێکی تر هەیە داهێنان و تەکنۆلۆژیە کە بەڕاستی ئێستا تەکنۆلۆژیا یەکێکە لە فاکتەرە هەرە گرنگەکان کە زۆر بە خێرایی بەردەوام گۆڕانکاری دروست دەبێت لە خۆیەوە دروست دەکاتن تەکنۆلۆژیا بۆیە پێویستە ئێمە تاکێک بەرهەم بێنین پێویستە ئێمە لە سۆران لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە ناو مؤسساتی دەوڵەت هەموو مؤسساتەکان هەموو بەڕێوەبەراتیەکان خۆمان لەگەڵ ئەو داهێنان و تەکنۆلۆژیان نوێ خۆمان بگونجێنین ئەپدەیت بکەینەوە خۆمان لەگەڵی و بتوانین ئەم تەکنۆلۆژیایە بەکاربێنین لە خزمەتی گەشەپێدانی گەشتیاری بۆی بتوانین ئەم شارە کە ئێمە خەونمان لەسەرداناوە بگەینین بەم ڕۆژەدا فاکتەری تریش کە خۆشبەختانە ئەم شارە تێیدا هەیە فاکتەری نێشرا ڕیسۆرسەکان پێ دەڵێن سەرچاوە سروشتیەکان کە ئەم شارە ئەمەشی تێدا هەیە کە ئێمە دەتوانین زۆر سوودی لێ ببینە بۆ مەجاڵی گەشتیاری گەشتیار ئەوە تەنها ئەوە نییە ئێمە بچین شوێنێک بە بلۆک و چەمەندۆ ئەوانە کۆمەڵ جوانی بکەین و یان شتی ڕاقی لێ دروستکەین و ئەمانە دەکرێت ئێمە حتا لەم جیهانەی خۆمان چکو سۆران بە خۆ دەزانی لە ڕووی هەڵکەوتەی جوغرافیایەوە شارێکی سەرنجڕاکێش و دڵڕەفێن و شارێکی بەڕاستی جەزابە لە بۆ ئەوەی کەمە بتوانین سەرنجی زۆرترین گەشتیاری بۆ ڕابکێشین دەتوانین هەم لەم جیهانە لە ڕێگەی ئەم ئەشکەوتانەی لەوێ هەیە ئەسڵەن شتێک هەیە پێی دەوترێت ئێکۆتۆریست دەتوانین لە ڕێگەی ئەمەوە لەوێ ئەشکەوتەکان بکەینە هۆتێل کە ئەمە ڕەنگە یەک لە ئەوەکان سەرنجڕاکێشانی گەشتیاری وانە ڕەنگە ئەمە بێتن بۆیە لە ڕووی سەرچاوی سروشتیشەوە ئێمە سەرچاوی سروشتی زۆر باشمان لەبەردەستدا لە شاری سۆران ئەمەش فاکتەرێکی ترەکە وا دەکاتن لە ڕووی گەشەی اقتصادیەوە ئێمە بەرەو پێشەوە باتن ئەی بوونی شوێنەوارەکان ئەوەش باکو فاکتەرێک ناکرێت بۆی گەشتیار سەرنجی ڕابکێشرێت بە دڵنیاییەوە ئەمەش فاکتەرێکی زۆر ڕئیسیە چکو ئێمە گەشت و گوزار لە زۆر ڕەهەندەوە هەیە تەنها یەک ڕەهەند نییە تەنها بۆ سەیران و گەشتکردن چکو ئەمە گەشت و گوزاری ئاینیمان هەیە گەشت و گوزاری سیاحیمان هەیە گەشت و گوزاری نەخۆشیمان هەیە گەشت و گوزاری وەکوتم شوێنەوار هەیە مێژووی هەیە گەشت و گوزاری بۆ نمونە مەسەلەی شوێن کەلتوریەکان هەیە ئەمانە هەمووی لە خۆ دەگرێتن دەتوانین ئێمە هەموو ئەمانەی کە باسمان کرد ئێستا کە جەنابشت باسی یەک لەوانە کرد هەموو لە سۆراندا مقاوماتی تێدا هەیە ئێمە دەتوانین گرنگی پێ بدەین ئێستا بنمونە ئەشکەوتی شانەدەر لەسەر ئاستی جیهان ئێستا وەکو شوێنێکی مێژووی ناسراوە کە بەو دوایانەش کۆمەڵک توێژینەوەی تازەی لەسەر کراوە ئەوە جۆرانە واناکە ئێستا لەسەر ئاستی دنیا خەڵک ڕوو لە شانە دەربکە بەدڵنیایەوە هەر بینیشمانیان ئێستاوە خەرێک وردە چکو دەنگدانەوەیەکی نێودەوڵەتی هەبوو ئەم دۆزینەوەی مرۆڤینیان لە تاڵەوێ و دروستکردنی بە 3D و بە سێبعدی ئەم بڵێن دایکی ئێمە وەکو کورد بۆیە من دڵنیام لەوەی کە لە ساڵانی داهاتوو خەڵکێکی زیاتر ڕوو لە شکەوتی شانە دەردەکات کاک دکتۆر بۆ لایەنە ئابوووریەکان ئێستا کە حکوومەتی هەرێمیش وە کارنامەی کابینەی نوێم لەسەر ئەوەیە کە سەرچاوەکانی داهات هەمە چەشن بکات پێت وایە ئەو هەمە چەشنکردنی داهاتە بۆ ئیدارەی سۆران بینەوە تێیدا هەیە بۆ لایەنی کشت و کاڵ بازرگانی ئاژەڵداری و گەشتیاریەکە کەمە یەکێکە لەو بابەتانی زۆر باسی لێوە دەکرێت بەڵام ئەکرێ یەکشت بکەینە سەرچاوی داهات بەتەنها بڵێن بەس گەشتیاری لێرە و بەس من پێم وایە ئەمە ڕەنگە لە ڕووی ئابووریەوە ئەگەر لە ڕووی زانستەکەەوە قسە بکەم ڕەنگە دروست نەبێتن ئێمە تەنها احتیمال بکەینە سەر یەک سەرچاوی داهات و سۆرانیش وەکو باسم کرد ئەو مقاوماتی تێدا هەیە کە تۆ هەم چکو بەڕاستی هەرسێ ئەوەی کە باست کرد هەرسێ فاکتەرە ڕئیسی اقتصادیەکانی تێدا هەیە بۆ مەسلەی گەشتیاری تێدایە مەسلەی بازرگانی سۆران ژینگەکەی لەبارە و مەسلەی کشت و کاڵیش ژینگەکەی لەبارە جالاگە لە کشت و کاڵەوە دەست پێ بکەین
سۆران مەجای ئەوەی تێدا هەیە ئێمە گەشەیەکی زیاتر بەو مەجای کشت و کار بدەین بۆی بتوانین طبعا ئەمە دیسان ڕەبتی تەکنەلۆژیای دەکەمە ئێمە ئەبێ کشت و کاڵی سۆران لە بۆ چەند ساڵی داهاتوو بە تەکنەلۆژی بکەین یعنی تەکنەلۆژیا بخەینە ناو شوێنە زراعی و کشت و کاڵیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆی بتوانین ئێمە لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیاوە هەم کواڵیتی بەرهەمەکانمان بەرەوسەر ببین و هەمیش بتوانین بە زوو کاڵاکانی خۆمان بە بازارکردنیان بۆ بکەین بتوانین لە بازارەکاندا ساخیان بکەینەوە چونکە ئێمە منتیقەیەکی دەوڵەمەندمان هەیە لە ڕووی کشت و کاڵیەوە زۆر جار ڕەنگە گوێمان لێ دەبێت دەڵێن ئەم منتیقەیەکی شاخاویە ناشێت لە بۆ کشت و کاڵ نەخێر بەعەکسەوە ئەسڵەن چکو بەهۆی پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا ئێستا لە زۆربەی وڵاتانی پێشکەوتووی دنیا خۆشبەختانە ئێوە ئەوان توانیتیان کە لە ڕێگەی بەکارهێنانی هەم خانووی شوشە هەم خانووی پلاستیکیەوە لە شوێنە ناوچە شاخاویە زۆر سەختەکانەوە کشت و کاڵێکی زۆر باش بکەن و بتوانن هەم شارەکانی خۆیان و هەم وڵاتەکەی خۆیان بێبژینن ئێمە هیچمان لەوان کەمتر نییە و کورد زۆر لەوان زیرەکتر و بەتواناترە دەتوانانی ئەمە بکاتن بەڵام بەڕاستی پێویستی بە هاوکاری و دەعم هەیە کە ئێمە فارمەرەکانمان بتوانین دەعمیان بکەین لە ڕووی ثروەی حیوانیشەوە هەر بخۆی منتیقەکە لەبارە بۆ ئێمە بتوان لە ڕووی بەخێوکردنی مەڕووماڵات گرنگێکی زۆری پێ بدەین خۆشبەختانە دیسان دووبارە سوپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەت کە ئێستا لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ کارخانەیەک هەیە بۆ وەرگرتنی شیر کە ئەمە کارگەی زۆم ئەمە دەرفەتێکی زۆر باشی دروست کردووە بۆ ئەوەی ئێمە زیاتر هانی بڵین ئاژەڵدارەکان بکەن کە بۆی بتوانن زیاتر مەڕووماڵاتی زیاتر بەخێ بکەن چکو ئێستا شیرەکانیان لە بازارەکاندا ساغ دەبێتەوە بە ئاسانترین ڕێگا و ئەوان بە خۆیان بنکەیان دانەوە لە هەر نەحیەیەک و لە زۆربەی شوێنەکان کە شیر وەردەگرن لە هاوڵاتیان و لە هاوشاریەکان جا بۆیە ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ئێمە بتوانین زیاتر لە ڕووی چکو ئەمە دیسان پەیوەندی بە گەشەی ئابوووریەوە هەیە چکو وا دەکاتن کە دەخلی تاک لەوێ بەرز بێتەوە ئەمەش وا دەکاتن کە لە کۆتاییدا دەخلی بڵین گشتی بەرز بێتەوە لە GDP کوردستان بەرز بێتە ئەمەش وا دەکاتن کە گەشە اقتصادی بەرەوسەرێ بچێت کات دکتۆر ئاماژە بە کارگەی زۆم کردکە چێکەکانی هەم هەلیکاری بۆ کۆمەڵی کەس ڕەخساندووە لە نێو خودی کارگە هەمیش بۆ جوتیاران ئەو ئاژەڵدارانێکانە ترسی ئەویان نییە بۆ نمونە بڵێ ما بۆ چێڵێک بزنێک بەخێو کەم و شیرەکە نافرۆشێت و بازاری پێویست نابێت لەلایەکی تر ئەبینین بۆ ئەوانەی کاری کشت و کاڵی شەکەن هەلی کار ڕەخساوە وێنجە ئەتوانێت بیچێنە و بیفرۆشێتەوە بە ئاژەڵداران کەوا بێ کۆمەڵێک کەس ئەتوانن لە ڕێگەی کارگەیەکەوە سوودمەند بن بەدڵنیاییە وەکو باسم کرد ئەم کاریە دەستکەوتێکی زۆر گەورەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە چکو کارگەکە کارگەیەکی پشکە یعنی ئێستا خەڵک وا حساب دەکەن خەڵک تێدا پشکی هەیە چکو تۆ بەرهەمەکانت لەوێ ساغ دەبێتەوە ینی بە هەزاران خەڵک ئێستا لەم کارگەیە سوودمەندە لە چکو پێم وابێ ئێستا گەیشتوتە مەناتقەکانی ئاکرێ و شێلادزێ و زۆربەی منتیقەکان و پلانیشیان هەیە لە منتیقەی هەریر و ئەم منتیقانەش دانراون بنکەکانی وەرگرتنی شیر کەواتە دەتوانم بڵێم ئیدارەی سەربەخۆی سۆران بە شێوەیەکی گشتی هەمووی لە ڕێگەی ئەو کارگەی ئەوانەی کە لە بواری ئاژەڵداری کار دەکەن هەمووان تێدا سوودمەند چ بەوانەی کە مەڕووماڵات بەخێو دەکەن چ ئەوانەی کە وێنجە و ئەو بەروبوومەکانی کە بەکاردێتەوە بۆ خۆراکی ئەم ئاژەڵانە دەتوانن سوودمان ببن ئەوەش بۆ ئێمە مای دڵخۆشی بوو لە ماوەی ساڵێکی ئەم کارگەیەت کە لەو ڕۆژانە ڕێوڕسمێکرا لەسەر ئاستیعرا خەڵاتی تایبەتی پێدرا ڕێزلێنانی لێنرا کەوابێ ئەو کارگەی شوێنی خۆی گرتووە ئەو ئامانجەی پێکاوە کە لە پێناویدا مەسراوە بەدڵنیاییەوە 100% هاوڕامە لەگە جەنابش ئامانجەکە پێ و دوو فاکتەری تریش بوون کە باست کرد هەم مەسلەی بازرگانی هەم مەسلەی گەشتیاریش کە پێشتر باسمان کە ئەوەی بازرگانیەکەش ئەگەر ئێمە سەیری بکەین سۆران هەڵکەوتەی جوغرافیاکەی وا لە سێ گۆشەدایە هەم هاوسنوورە لەگەر کۆماری ئیسلامی ئێران هەم هاوسنوورە لەگە کۆماری تورکیا بۆیە ئەمەش دەرفەتێکی زۆر باشە چکو دڵنیام لەوەی کە چکو جەنابی سەرۆکی حکوومەت لە وتارەکەی ئەمەش باسی ئەمەشی کرد کە ئێوە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران لە ڕووی جوغرافیاوە شوێنەکەتان زۆر لەبارە بۆ مەسەلەی بازرگانی کردنیش هەم هاوسنوور لەگە تورکیا هەم لەگە ئێرانیش بۆیە ئەمەش دەکرێت ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بە دەرفەتێکی زێڕینی بزانین وە سوود لەم دەرفەتە ببینین چکو بەڕاستی ئێمە دەتوانین ئێستا لە ڕووی اقتصادیەوە ئێمە لە سۆران دەتوانین من دوسێ شوێنی تریش باسم کردووە کە بازارێکی ئازاد لێرە دروست بکرێتن
ئەم بازارە ئازادە دەرفەت لە بۆ هەزاران گەنجی ئێمە دروست دەکات لە دەرفەتی کار مەبەستمە دەرچوانی زانکۆەکانە خەڵکی ترە چکو ئەم بازارە ئازادە وا دەکە ئەو ترانزیتێک کە دێت لە ئێران و لە تورکیا کە دێتن کاڵاکان هەمووی لە سۆران وەکو لەو بازارە ئازادە وەردەگیرن دواتر تەوزیعی سەر بازارەکانی هەرێمی کوردستان و عراق و بگرە ناوچەکەش دەکرێن بۆیە ئەمە ڕەنگە ئەمە ئەگەر بکرێتە پلانێکی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت ئیدارەی سەربەخۆی سۆران ڕەنگە دەرفەتی کار لە بۆ دەیان هەزار خەڵک دروست بکە و لە هەمان کاتیشدا دەتوانیتن بژانەوەیەکی ئابووری زۆر باش دروستکە چکو ئێستا ئێمە تقریبان دەتوانین بڵین لەو سنوورە تەنها بوویتە ڕەتبوونی ئەو بار هەڵگرانەی کە دێن لە هەر ڕاستە سوودمەندین لە وەرگرتنی باج و ڕسومات و ئەوانە لەوێ بەڵام کاتێک کە ئەم بازارە دروست دەبێت لەسەڵ ئەوەی کە سوودمەندین لە باج و ڕسومات لە بازارەکەش دەیان خەڵکی ئێمە هەزاران خەڵکی ئێمە لەوێ کار دەکا بۆ خۆی و سوودێکی اقتصادی و ئابووری زۆر باشیش بەناوچەکە دکتۆر هەندێشت لە ڕووی ئابووری با بڵێن درێژخایەنە ئێستا ئیدارەی سۆران پێشتر یەک دەواازەی بازرگانیمان هەبوو کە دەواازەی هەرێ و دەوڵەتی هاتچۆمەرانە سەر دەواازەی زێتیش کراوەتەوە هەر لە کابینەی نوێ دەواازەی چێلەشینیش خەریکە کارەکانی دەست پێ ئەکاو بکرێتەوە ئامادەکاری ئەکرێتن پێت وایە ئەگەر ئەم سێ سەرچا دەواازە گرنگانە هەر سێکیان بێکەوە کار بکەن هەلی کار بازار لێرە بە جۆرێک ئەبوژێتەوە کە ڕەنگ بێ خەڵک لە شوێنەکانی تر بێ لە سۆران کار بکە بە دڵنیاییەوە 100% هەلی کاری زۆر باش دروست دەبێتن و دڵنیام لەوەی کە ئەگەر ئێمە بتوانین ئەمە بکەین دەتوانین دەرفەت لە بۆ هەتا ئەو کە لە خاڵ یەکەم باسی وەبەرهێنانم کرد دەرفەت لە بۆ وەبەرهێنەرەکانیش دروستکەن کە بێن لێرە چکو بۆ تو کاتێک کە ئەمەت کرد دەتوانی هەندێک کارخانەش دروستکەی لەم بازارە ئازادە کە من باسی لێوە دەکەم ئەو بەروبوومانەی کە دێتن لەوێ ساردخانەش لەوانە بتوانین دروستکەین لەوێ چکو بۆ هەندێک بەروبووم هەیە ئەگەر زوو نەگەینە ساردخانە لەوانە تێک بچێتن بۆیە ئەمە دەرفەت هەم لە بۆ وەبەرهێنەرەکان دروست دەکە هەم لە بۆ خەڵکی تریش دروست دەکە حتا لە بۆ خەڵکی بیانیش جگە لەوەی کە خەڵکی ناو ئیدارەی سەربەخۆی سۆران کە بێن لەم شوێنە لەم بازارە ئازادە کار بکەن خۆشبەختانە هەنگاوی زۆر جدی نێنراوە یانی هەم لەوێش لە وتارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتیش ئەم قسانەی باس کردووە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش زۆر گرنگی بەم شتانەدا و بە تایبەت دروستکردنی شەقامەکان کە بەڕاستی جێگەی دمایەی دەستخۆشی و دڵخۆشیەک هە بۆ نمونە خەلیفان سپیلێک کە شەقامێکی استراتیژیە بەنسبەت بازرگانی و ئەگەر ڕێگەی هامڵتۆن بڵین هەتاکو دەگاتە حاج و عمران ئەمە تەواو بکرێتن و بە ئۆتۆبان بکرێتن ئەمە جوڵەی بازرگانی زۆر سەریعتر دەکاتن ئەمە تێچوون کەمتر دەکاتەوە کات کەمتر دەکاتەوە دەتوان بڵێم هەم کواڵیتی و ئفیشنسیش بەرز دەکاتەوە وا دەکاتن کە ئەم حرەکەیە بازرگانیە سەریعتر لێبێتن بۆیە ئیشی باش کراوە کاری زۆر باش کراوە بەڵام هێشتاش ماوە دەبێت کاری باشتریش ئەنجام بدەن بۆی بتوانین بگەین بەو ڕۆژێک کە سۆران ببێتە مرکزی هەم گەشتیاری و هەم زراعی و هەم بازرگانی لە بۆ هەموو کوردستان و هەموو عراق کار دکتۆر ئەو پاڵپشتەی سەرۆکی حکوومەت بۆ ئیدارەی سۆران بۆ تەواوی پرۆژەکان هەستەکە ئێستا جموجۆڵی بازاریش ئێستا بازاری زەویە خان و بەرێ جۆرێک لە گەشە سەندن و هەستانەوەی بەخۆی بینیوە زەویەک بۆرمون ئەگەر لە دەشتی دیاڵزیان بێ بەهۆی دروستکردنی ئەو شەقامە چلمەترێ خەریکە نرخەکەی گۆڕانکاری بەسەردادێ بوونی ئەو پرۆژە خزمەتگوزاریە و ئەکە بازار زیاتر بگەژێتەوە بە دڵنیاییەوە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر بژانەوەی بازار چکو ئەم جۆرە پرۆژانە کاتێک کە خزمەتگوزاریەکان دەکەن بە منتیقەیەک ئۆتۆماتیکیان کاریگەری لەسەر سعری زەویزاری ئەو منتیقەیە دەکاتن بە دڵنیاییەوە چکو ئێستا وەکو جەنابەت باس کرد دەشتی دێڵزیان ئەگەر ئەو شەقامە 40 مەتریە تەواو بکرێ یان ئەوەی 40 مەتری بڵێن پیشەسازی کۆن هەتاکو دەکاتە ئەو بەردیسان دەگاتە و ئازادی ئەوەی کە 40 مەتری لەوێ قیرتاب کراوە ئەمەش بەوێ ببەسترێتەوە شار کە تۆپێکی دەبەستیتەوە ئۆتۆماتیکیان کاریگەری لەسەر هاموشۆی بازرگانی و اقتصادی دروست دەکات وا دەکاتن کە گەشەی اقتصادی بەرز ببێتەوە بۆ چونکو کاتێک کە حرەکە نزیک دەبێتن ئەوە نزیک دەبێتن دەتوانی بازرگان بە ئاسانی بگاتە ئەو منتیقەیە و ئەوانەی کە کڕیارەکانیش دەتوان بە ئاسانی بگەنە سنتەری شار و بتوان لەوێ کاڵا و خزمەتگوزاریەکان بەدەست بخەن بالو پرسیارە بێمەوە ناو زانکۆ ڕۆڵی زانکۆ و دەرچوانی چی دەبێت بۆ ڕەخساندنی کار و ئامادەکردنی پسپۆر کە بازار و نوێی هاوچەرخ پێویستی پێێتی خۆشبەختانە زانکۆی سۆران دەتوانم ئەوە بڵێم کە یەکێکە لە باشترین زانکۆەکان ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و حتا لە
بەپێ رانکینگ دوایین رانکینگە نێودەوڵەتیەکان کە لە ئاستی هەرێم و شیماڵی عراقیش بڵێ منتیقەی مووسڵ و ئەو منتیقانە دەشتی نینەوە و منتیقانە ئێمە لە QS باشترین زانکۆ بوونە لە رانکینگ بەڕاستی زانکۆ درێغی لەوە نەکردووە بۆ پێگەیاندنی تاکێک کە بەرهەمدار بێتن و ئێمە 2 ساڵی ڕابردوو لە یەک لە ئاهەنگەکانی دەرچوون جەناوی سەرۆکی زانکۆ ئەمە ڕاگەیاند کە ئێمە دەمانەوێت دەرچوێکمان هەبێتن کە بەرهەمدار بێتن و حتا ئێمە لە چاندنی داریش لە ناو زانکۆ هەوڵماندا و داری بەرهەمدار بچێنین تاکودارێک کە بێ بەرهەم بێتن بۆیە تاکەکانی ئێمە یان دەرچوەکانی ئێمە هەوڵمانداوە زۆرترین نۆڵجیان پێ بدەین لە ناو کلاسەکانی خوێندن ساڕای ئەوەی کە زۆرترین نۆڵج لە کلاسەکانی خوێندن وەردەگرن چکو ئێمە ئێستا لە زانکۆ بۆ نزیکەی 5 ساڵە ئێمە خۆشبەختانە پرۆسەی بۆڵۆنا جێبەجێ دەکەین کە ئەم پرۆسە دەرفەتی زیاتر بۆ قوتابی فێرخواز دروست دەکە کە بتوانن زیاتر بیر بکەنە و بتوانن زیاتر کریتیڤ بن بتوانن زیاتر پرۆبلەم سۆڵڤەر بن طبعا چکو بەڕاستی ئێستا ئێمە دەبینین لە بازاری کاردا دەرچوەکانمان کە ئێمە دەپرسینەوە فیدباک وەردەگرین ڕەنگە باشترین دەرچوو بن لەسەر ئاستی زانکۆەکانی کوردستان بتوانن کاریان بەدەست بکەوێتن ئەوەی کە دەچەند مقابلە دەکەن لە شوێنەکانی کردی تایبەت لە کۆمپانیاکان لە شەریکاتەکان یان لە پیشەسازیەکان لەو شوێنانێکی کارخانە و ئەوانە قوتابیانی ئێمە لەوێ بەڕاستی ئێمە فیدباکمان وەرگرتەوە ڕەنگە نمونەی زۆر باش بوو بن لە چاو زانکۆەکانی تر بۆیە ئەمەش دەرفەتێکی باشە کە بەڕاستی من پێم وایە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە یادداشتی لێک دەگەیشتنمان هەیە لەگە ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو زانکۆ کە پێکەوە بتوانین کاری پێکەوەی بکەین چکو بەڕاستی ئیدارەدان بەبێ ئەکادیمیان کەمێک زەحمەتە بۆیە ئیشەڵا ئەو لێک تێگەیشتنە لە هەموو سێکتەرەکان بچێتە واری جێبەجێکردنەوە هەم لە سێکتەری ئابووری لە سێکتەری تەندروستی لە سێکتەری پەروەردە لە سێکتەری کشتتوکاڵ لە سێکتەری گەشت و گوزار لە سێکتەری ئینفراستراکچەر بڵێن لە ژێرخان بە شێوەیەکی گشتی مەستم ڕێگاوبان و ترافیک و ئەوانە چکو ئێمە لەو مەجاڵی هەموو پسپۆری زۆر باشمان هەیە ئیدارەی سەربەخۆی سۆران دەتوانێت زۆر سوود لە زانکۆی سۆران بێت لە هەمان کاتدا من پێم وایە ئەمەش دەرفەتێکی باشە کە لێرە باسی بکەم چکو ئێمە بۆ نمونە کەمپی بەنی بابشتانی زانکۆی سۆران ئەمە ڕەنگە باشترین شوێن بێ کە ئێمە بتوانین لەوێ کەمپێکی مۆدێرن دروست بکەین کە بتە بەشێک لە گەشتیاری شارەکە چکو بەڕاستی زانکۆ لە زۆربەی وڵاتان بەشێکە لە گەشت و گوزاری شارەکە کە خەڵکێک دێ سەردانی شارەکە لە ڕووی گەشتیاریەوە دەتوانین بڵێن سەردانی زانکۆی ئەو شارەش دەکاتن بۆیە من پێم وایە ڕەنگە ئەوێ زۆر گونجاوی کە ئێمە بتوانین لەوێ زانکۆیەک بنیاد بنین بۆ 10 ساڵی تر 20 ساڵی تر 30 ساڵی تر حەسەب ئیمکانیاتی حکوومەت چکو ڕەنگە تێچوونەکان زۆر بن لەوێ کە بتوانین زانکۆیەکی مۆدرنی باش دروستکەین چکو دیزاینێکی زۆر ڕاقی هەیە ئەگەر بتوانین ئەم لەوێ دروستکەین بە دڵنیاییەوە هاوکارێکی گەشتیاری زانکۆ دەکات لەسەر مەوزوعی فێرخواز و قوتابیەکانی خۆمان بێمە سەر ئەو بابەتە ئێمە جگە لەوەی کە ئەو نۆڵجێکی قوتابیەکانمان لە ناو کلاسەکانی خوێندن وەری دەگرن ئێمە هەوڵمان داوە بە دەرلەمە لە ڕێگەی کۆمەڵێک ترێنینگەوە لە ڕێگەی سنتەری پەرەپێدانی کارمان هەیە لە ناو زانکۆ و لە ڕێگەی کۆمەڵێک سنتەراتی تریشەوە لە ناو زانکۆ بەڵام بزات لە ڕێگەی سنتەری پەرەپێدانی کارەوە هەوڵمان داوە ئاستی توانا و لێهاتووی و کارامەیەکانی قوتابیان کە لە بۆ 121 پێویستن هاوتەریبیان بکەین نزیکی کەینەوە لەو کارامەیانەی کە پێویستن لە 121 بۆیە کە دەرچوویەک زانکۆ تەواو دەکات بتوانین لە بازاڕی کار لە چوارچێوەی پسپۆڕێکەی خۆیدا کاری بەدەست بکەوێتن بۆیە ئێمە لەوەشیان درێغیمان نەکردووە خۆشبەختانە ئەم ساڵ لە ساڵی 23-24 کە ئێستا بەرەو کۆتایی دەڕۆین ئێمە لە سەروی 120 چاڵاکی لەم شێوانمان ئەنجام داوە کە هەم سیمینار بوونە وەرشۆ بوونە ترێنینگ کۆرس بوونە بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای قوتابیەکانی خۆمان بۆەوەی لە چوارچێوەی سۆران دەربچەن ئەم قوتابیان بۆ مەبەستم بیرکردنەوەیە بتوانن ببن بە هاوڵاتیەکی جیهانی بتوان لە جیاتی جیهان بیر بکەن و لە جیاتی جیهان
کێشەکان چارەسەر بکەن ئەو کێشانێکی هەیە لە دنیا ئەمە چکو ئێمە قوتابیمان هەبووە بەشدار بووە لە پرۆگرامی نێودەوڵەتی لەم پرۆگرامانە توانی ویتیان ینی باشترین قوتابی بوون ئێمە ئەمساڵ لە پرۆگرام یەک لە پرۆگرامەکان کە لەگە جامیعەی نیویۆرکی ئەمریکی یەکمان گرت بوو قوتابیەکانمان توانیمان لەسەر ئاستی دنیا لە نێوان 30 تیم لەسەر ئاستی دنیا کە پێک هات بووین براوەی دووەم بین خەڵاتی دووەممان بەدەستێناوە کەواتە تواناکانی قوتابیەکانی ئێمە و دەرچوانی ئێمە هیچیان کەمتر نییە لە خەڵکەکانی تر لە خەڵکی غەرب و ئەوروپا و ئەمریکا بۆیە ئێمە ئەوەی کە کردومان ڕەنگە شتێکی کەم بێ بەڵام بەردەوامی نەمان هێشتووە بەڕاستی قوتابیەکانمان هەرچی پرۆگرام هەبوو بێتن هەرچی ترێنینگ کۆرس هەبوو بێتن دیتمانە دەرفەت ئەو دەرفەتەشمان بۆ قوتابیەکانمان ڕەخساندووە بۆی بتوان لەوێ ئەوانی سوود لێ ببینن و بگەڕێنەوە ناو کە تەخەڕوج دەکەن دەچنەوە ناو کۆمەڵگا بتوانن سوودیان هەبێت بۆ کۆمەڵگاکان و هەم کۆمەڵگا سوودمەند بێت لێیان کاکتۆر لەبەر کەمی کات لەسەر ڕۆڵی زانکۆ چەند قسەوە بۆ داهاتوو وەکو بەرنامەی مەیدانی لەگەڵ جەناب تەبین بەڵام بینە سەر ئەوەی بیرتان لەوە کردوتەوە کە فەکارتی و بە شیوا بکەنەوە کە بازاڕی کار پێویستی پێێتی لە ئێستادا بە تایبەتی بۆ ئیدارەی سۆران بەدڵنیاییەوە ئەمە پرسیارێکە جێگەی هەڵوەستەیە و ئیشمان لەسەر کردووە لەسەر خاڵە چکو جگە لەوەی کە ئێمە ئەگەر هەندێک بەش هەڵپەسێرین یاخود هەندێک بەشی نوێ بکەینەوە ئەمە بیری لێکرایتەوە لە ئەنجومەنی زانکۆ کاری لەسەر کراوە بەڵام ناتوان لێرە باسی بکەم کە برێن گەشت و گوزار و بازرگانی و کشت و کاڵیەکەی بەڵێ ئەوانە بەڕاستی بیری لێکرایتەوە خەریکن ئیشی لەسەر دەکەن چکومە دەمانەوێت ئەگەر بەشێکیش بکەینەوە ئەم بەشە بەلانی کەم خۆ تۆ دەبێت پلانت کە دادنێت تۆ بەلانی کەم 5 ساڵی پلانی 5 ساڵی دەبێت هەبێتن چکو ئەمە بەشێکی زانستێت تۆ بۆ 20 ساڵی تر 30 ساڵی تر 50 ساڵی تر پلانی بۆ دادنێت کە ئەم بەشە بەردەوام بێتن لە کارە زانستیەکانی خۆیدا و زۆری شتەبیە خۆ لە دوای دەتوانین یەک وەج بەوەربگری و قەپاتیشی زۆر ئاسایە دنیا ئەم پرۆگرامە بە پێویستی کۆمەڵگایە ئەمەش ئاسایە بەڵام بەدڵنیایی وەزانکو کاری لەسەر ئەمە کردووە ئەوەی کە جەنابەت باست کرد و جگە لەوەش ئێمە ئێستا لەناو پرۆگرامەکانی خۆماندا وەکو زانکۆی سۆران دەرسێکمان زیاد کردووە لە سەرجەم بەشە زانستیەکانی خۆمان دەرسی کارسازی پێ دەڵێن ئەم دەرسە چۆن قوتابی بتوانێت لە پسپۆڕیەکەی خۆی بتوانێت کارساز بێتن لە دوای ئەوەی کە زانکۆ تەواو دەکا لە ڕێگەی ئەو دەرسەوە بتوانێتن کارێک بۆ خۆی دروست بکاتن بۆ خۆی کارێک بۆ خۆ دروست بکاتن یان بتوان لەگە شەریکات یان لەگەڵ یان لە شوێنێکی تر لە کەرتی تایبەت کار بکا بەلایانی کەمەوە ینی ئەو دەرسە جۆرێک لە ناساندنی کارە لە بینی قوتابی و خاوەن کارەکان بەڵێ بە دڵنیای وا دیزاین کراوە بە پێی پسپۆڕیەکانی خۆیان ئێمە ترێنینگمان لەبوو مامۆستاکان کردەوە لە ساڵی ڕابردوو خەڵکی مختەس هات لەو مەجاڵێ لە بۆ مامۆستاکان ترێنینگی کردەوە کە ئەم دەرسە بووە بە بەشێک لە کەلتوری زانکۆی سۆران ئێستا دوپرسیاری من دوێنێ ئێواران لە قسەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەراسیمی دەرچوانی قوتابیانی زانکۆی ئەمریکی لە دهۆک باسی لە بۆ پەیامی بۆ دەرچوان هەبوو گوتی خۆتان لەگەڵ بازاڕی نوێ بگونجێنن چی بکەین بۆ ئەوەی لەگەڵ ئەو بازاڕە نوێ بگونجێین وەکو باسم کرد کارامەیی و سکیلەکانی سەدەی 21 پێویستی بە کۆمەڵی کارامەیی هەیە ئەوانە کە پێویستن لە بۆ سەدەی 21 ئەم ئەبێ قوتابی بۆ ئەمانە ئامادە بێتن ئەگەر تۆ خۆتی بۆ ئامادە نەکەین لە بازاری کارت بەدەست ناکەوێت خۆشبەختانە ئێمە وەکو زانکۆی سۆران زۆر گرنگیمان بەو کارامەیانەداوە بەدەر لە ئەو زانین و نۆڵجەی کە لە کلاسەکان وەردەگرێت وەکو باسم کرد پێش ئێستا ئەم کارامەیانە ئێمە هەوڵمانداوە قوتابی لە ڕووی زمانەوە چەند زمانێک بزانێتن کە بەبەردەوام دەوراتی زمانی جیاواز دەکەین جگە لە زمانی ئینگلیزی زمانی تریش دەکەین وەکو تورکیە فارسیە عەرەبیە حتا زمانی کۆریشمان هەبووە لە سمستەری ڕابردوو بۆی قوتابی بتوانانی تواناکانی پێ بەتە سەر ئێمە بەبەردەوام ترێنینگ کۆرسەکانی لە بواری بزنس بۆیان دەکەینەوە چۆن قوتابی بتوانێت بێتە خاوەنی بزنسی خۆی لە مەجای مارکتینگە لە مەجای کارسازیە لە مەجای تایم مەنیجمنتە لە مەجای ریسک مەنیجمنتە لە مەجای سیڤی رایتینگ و لە مەجای جۆب ئینتەرویو لەو مەجالانەی ئەو کارامەیانەی کە بازاڕ پێویستی پێە ئێمە هەمیشە هەوڵمانداوە جگەل لە کلاسەکان ترێنینگ کۆرسشمان بۆیان هەبێتن چکو بۆ وەکو جەنابی سەرۆکی حکوومەت دوێنێ باسی کرد تۆ پێویستە ئامادەبی بۆ بازاڕی کار خۆشبەختانە ئێمە ئێستا خەریکی دیزاینکردنی هەندێک کۆرسی ترینکە ئەوەی کە ئێستا بۆ بازاڕی کار بۆ نمونە AI ئێستا AI پەیدا بووە وایە کە زۆر خەڵکیش بەکاردەهێنێتن ئێمە دەمانەوێت قوتابیەکانمان AI کە بەکاردێنین بە ڕێگە تەندروستەکەی بەکاربێنن بۆ ئەوەی بتوان تواناکانی خۆیان پێ بنە سەر ئێستا ئێمە کۆرسێکمان لە ڕێگای ئینشاڵڵا لە
لەو هاوینە بۆ قوتابیەکان ڕادەگەێنین کە لەگەڵ ڕێکخراوێکی لۆکاڵی کوردستان ئێمە ئەقدمان کردووە کە ترێنینگ کۆرسێک بکەینەوە چۆن قوتابیەکانمان بتوان تواناکانی خۆیان لە ڕێگەی تەکنۆلۆژیا و بە تایبەتی ئەی‌آیەوە بەرەوسەری بن بۆی سبەینی لە بازاڕێکە چوو دەرفەتەکان گەلێک زۆرن لە مەجاڵی تەکنۆلۆژیدا یعنی ئێستا گەر بەس لە مەجاڵی تەکنۆلۆژی وەربگرین ڕەنگە بتوانین هەزاران قوتابی هەزاران دەرچووی زانکۆکانی کوردستان بتوان لەو ڕێگەیە دەرفەتی کار بۆ خۆیان دروست بکەن. دکتۆر دەستان خۆش بێکەوە لەگەڵمان بووی لەو دیدارە سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ دکتۆر ڕزگار سەعید یاریدەدەری سەرۆژی زانکۆی سۆران بۆ کاروباری قوتابیان بۆ قسەکردن لەسەر بابەتە ئابوووریەکان بە تایبەتی گرنگی سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بۆ ئیدارەی سۆران و فرەچەشنکردن و زیادکردنی سەرچاوەکانی داهات لەو سنوورە کە گەشەیەکی ئابووری لێرە بەدوا بەخۆیەوە دەبینێت تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی شات.